بەناوی خۆی بەرزوبێوتە جوانتری زڵایەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکار مامۆستا سالاراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە بە تەندروستێکی زۆر باشەوە بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان دەست خۆشەی دەست بانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان ئەمڕۆژ کۆمەڵک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە بڕگەی یەکەمدا باز لە گرنگی نوێژە بارانە دەکەین کە یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری ئیسلام هەر کاتێک لە وەرزێکدا باران نەبارێ یاخود کەم باری بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانی و دوجار بۆتە سونەت کە هەموو مسلمانان ئەم سونەتە لە وەرزەکانی ساڵدا دووبارە دەکەنەوە کاتێک زەوی پێویستی بە ئاو دەبێت نوێژە بارانە دەکەن و خوای گەورەش بەرەکەتی خۆی دەبارێنێت بۆی کە باران ببارێت و ئەو زەویەی کە پێویستی بە ئاوە لە ڕێگەی کشت و کاڵکردنەوە خەڵکی جوتیاریش پێویستیەکانی پێپڕ بکاتەوە. تەوەری دووەمیشمان وەکو هەمیشە لە هەولێرەوە هاوکارمان عیمران پێشکەشی دەکات لە پەرلەمانەوە بە ناونیشانی لە پەرلەمانەوە کێ شەڕی قوت و بژێوی خەڵک دەکات کە دوجار لە تەوەری دووەماندا عیمران دێتە لاتان و پێشکەشی دەکات هەڵبەتە لە ناو پەرلەمانی کوردستانەوە میوانێکی دەبێت لەو بارەوە. دەستخۆمەوەسا بەڵازیان وەک هەمیشە سەرەتا دەچینە لای ڕۆژی کەشەوەی سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان فەرموون پێکەوە بینێت.
بەڕێزان لە چەمچەماڵەوە تەوەری یەکەممان وەکو باسمان کرد باز لە گرنگی نوێژە بارانە دەکەین. گرنگی ئەم نوێژە بارانە لە ئێستادا چییە و دەبێت چۆن پێشکەش بکرێت، ئەم نوێژە چۆن ئەدا بکرێ و ئایا دەبێت نوێژە بارانە بە هەر ئەبێ بە کۆمەڵ بێ یاخود بە تاکیش دەتوانین هەمومان لە ماڵەوە ئەدای بکەین و چ کاتێکیش لە چ شوێنێکیش پێویستە ئەنجام بدرێت، ئایا لە مزگەوت ئەبێ ئەنجام بدرێت یان لە ماڵەوە یان ئەبێ لە شوێنێکی چۆڵە ئەنجام بدرێت. ئەمە و چەند پرسیارێکی تر لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا فەتاح مەجید زانای ئاینی لە ستودیۆکانمان لە چەمچەماڵەوە لەگەڵمان ئابێت. مامۆستا فەتاح سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمێ بپرسم خودی ئەم نوێژە بارانە لە چۆ سەرچاوەی گرتووە، چۆن ئەم نوێژە بارانە موسڵمانان ئەدای بکەن و ئایا بێگومان بەشێکی زۆر لە موسڵمانان نازان ئایا سونەتە فەرزە، چ کاتێک پێویست دەکات چ کاتێک پێویست ناکات. عندما دیارە پرسیارەکەی من نەگەیشتووە بە مامۆستا فەتاح سڵاوی خوا لێبێت. ئەمەوێت بپرسم کە یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم کە گرنگی نوێژە بارانە لە چیدایە؟ ئەلو ئەگەر هاوکارانمان لە بەشی دەنگ سەڵتی ئەمە بگوازنەوە بۆ مامۆستا گوێبیستی ئەمەی مامۆستا مامۆستا فەتاح ئەگەر گوێبیستی ئەمەیە بپرسم تەوەرەکەمان باز لە گرنگی نوێژە بارانە دەکەین، با بزانین گرنگی ئەم نوێژە لە چیدایە؟ السلام عليكم. عليكم السلام. دەنگم دەبیستن؟ بەڵێ جەنابی مامۆستا فەرموو. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أحمد وأشكر وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، صلاة خواهي قورا لجنابتان ولبينراني بيان بيد إن شاء الله. پێشەوەی کە بەحسی نوێژە بارانە بکەین با بەحسی نیعمەتی باران بکەین کە خوای پەروەردگار چ نیعمەتێکی بۆ ئێمە ناردۆتە خوارەوانێ. وخوای گەورە فەرمێ ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناها أجاجا أفلا تشكرون. خوای پەروەردگار فەرمێ ئەگەر ئەو بارانەی کە من بۆ ئێوەی دەبارێنم ئایا من ئەیبارێنم یاخود ئێوە دەیبارێنن، ئەگەر ئێمە مەبەستمان وایە ئاوەکانمان سوێر بکردایە کێ هەبوو بۆتان شیرین کات و بۆتان بێنێتە خوارە؟ دیارە معلومی جەنابتانە و بینەرانی بەڕێزیشە کە باران یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار، یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار سەرزەوی پێ ئاوەدان دەکاتەوانێ. نیعمەتی باران سەرچاوەیەکە بۆ هەموو ئاوەکانی سەر ئەرز، چ ئاوی کانیاو بێت، چ ئاوی بیرەکان بێت، چ ئاوی کارێزەکان بێت، چ ڕووبار و چ دەریایەکان بێت. ئەگەر خوای پەروەردگار باران بگرێتەوە نەیبارێنێت معلومی جەنابتانە کە ئینسان تووشی چ قەیرانێک دەبێت. چەنەها شار و وڵات خوای پەروەردگار بەهۆی نەبارینی بارانەوانێ وشکە ساڵی بەسەرداهێناون. لەبەرەوە نیعمەتی باران هیچێکە لەو نیعمەتانەی کە ئینسانی مسلمان ئەبێت شکرانە بژێری لەسەر بکە، ئینسانی مسلمان دەبێت حەمدی خوای کا لەسەر ئەو بارانە. معلومی جەنابتانە کە ئێستا پرسیارەکەی جەنابتان بوو ئایا نەبارینی باران هۆکارەکەی چی بووە؟ گەر لە خزمەت جەنابتانە عەرزیکەم پرسیارەکە دووبارە کە چونکە نەختێ قەتعی تیا بوو لای منەوانێ. بەڵام مامۆستا سەرەتا ئەمێ بپرسم کە گرنگی ئەم نوێژە لە چیدایە؟
بەڵێ گرنگی ئەم لێژە لەوەیە کە ئینسان زەلیلی خۆی بخوای پەروەردگار بنوێنێ کە گەورەترین عیبادەت ئەوەیە کە ئینسان لە بەرامبەر ڕەب العالەمین عیبادەتی خۆی پەروەردگار بکە. ئینسانەکان لەسەر ئەرزە دەبێت عیبادەتی خوا بکەن، غێری خوای گەورە نابێت عیبادەتی کەسێکی بکەن. ئەم بارانەش خوای گەورە ئیبتەلایە بۆ ئینسانەکانی ناردووە. خوای گەورە فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ. معلومی جەنابتان و بینەرانیشە کە نیعمەتی بارانگرتنەوە یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار، یەکێکە لە ئیبتەلاکانی خوای گەورە کە بۆ ئینسانی ناردووە. خەڵکی پێتاقی دەکاتەوە، چونکە خەڵک ئەگەر هات و هەستی نیعمەتەکانی نەبوو، شکرانە بژێری نیعمەتەکانی خوای پەروەردگاری نەکرد، تووشی چی دەبێت؟ تووشی بغرابوون دەبێت، تووشی ئەوە بێت کە غەڕا ئەبێت لەسەر ئەرز، گوناه دەکات لەسەر ئەرز. ئەو نیعمەتانەش خوای پەروەردگار جار جارێکە دەیگرێتەوانێ وەکو زەنجێک وایە بۆ ئینسانەکانی لێدا کە ئینسانی ئیماندارە بێ ئاگادار بێت ئەو نیعمەتەی کە خوای پەروەردگار ئەیبارێنێتە خوارەوانێ ئەبێ شکرانە بژێری لەسەر بکات، نە گوناهی لەسەر بکات. هەر یەکێ لە نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەگەر بکری، بە تایبەتی نیعمەتی باران، هەموو ئینسانەکان پێویستیان پێێتی، چ دەوڵەمەند بێت، چ پاشابی، چ گەدابی، چ فەلاحبی، چ دوکانداربی، هەموومان احتیاجمان بە بارانە، چونکە ئەگەر باران نەبێت ئاو نابێت، ئەگەر ئاو نەبێت ژیان نابێت لەسەر ئەرز. کوردەواری خۆمان ئەڵێ ئاو ئاودانی، واتە لە چۆ ئاو هەبێ ئاودانی لەو شوێنە دەبێت. ئەگەر باران نەبارێت معلومی جەنابتانە کە ژیان وشک دەبێت، ژیان تاڵ دەبێت، ژیان ناخۆش دەبێت. وەکو ئێستا کە زەنجی ئەوە لێ ئەدرێ کاڵێ شەڕی داهاتوو شەڕی ئاو دەبێت، لەبەرەوە ئینسانی ئیماندار ئەبێ هەست بەو نیعمەتانە بکات و شکرانە بژێری کات لەسەر نیعمەتەکانی. گرنگی ئەم نێژە بارانە ئەوەیە کە ئینسانی ئیماندار عوبودیەتی خوای گەورە ئەکا بۆ خوا، ئەیسەلمێنێ کە عەبدی خوان خوا ئێمە محتاجین بە تۆ، ئەگەر تۆ بارانمان بۆ نەبارێنی، ئەگەر تۆ ڕەحمی خۆتمان بۆ دانەبەزێنی، ئەگەر تۆ بێت و ڕەحم بە ئێمە نەکەی، ئەی کێ بارانمان بۆ بارێنی؟ چێ دەسەڵاتیەوەی قەترێ ئاو لە ئاسمان بێنێتە خوارێ؟ چێ دەسەڵاتیەوەی کە قەترێ ئاو سوێر شیرین بکاتەوانێت؟ چێ قەنەعەت بەوە دەکات کە ئەگەر خوای پەروەردگار هەورەکان نەهێنێ و بایەکان نەهێنێ و ئاڵوگۆڕی پێ نەکات و باران نەبارێت کە جاری وا هەیە لافا و هەڵئەستێ زەریان هەڵئەستێ، ئەمە بە کێ ئەکرێت؟ ئەمە ئیلا بە ئەڵڵا ئەکرێت. ئێستا خوای پەروەردگار کە ئەو نیعمەتەی لێمان گرتووەتەوە، ئێمە ئەبێ شکرانە بژێری کەین لەسەرەوەی کە هەڵبستین بە عیبادەت و بە تەوبەکردن و بە ئیستیغفارکردن لە بەرامبەر خوای پەروەردگار هەر کەسێک لە شوێنی خۆیەوە بیکات. بەڵێ زۆر باشە مامۆستا، ئایا ئەم نوێژە لە چ کاتێکدا دەکرێت؟ تەنها لەو کاتانەیە دەکرێت کە باران نابارێت یاخود پێویستە و دەکرێت لە هەموو ساڵێکدا ئەم نوێژە ئەنجام بدرێت؟ ببوورە ئەگە پرسیارەکە دووبارەکەی توانێ؟ وتمان ئەم نوێژە لە چ کاتێکتا دەکرێت؟ ببوورە ئەگەر تەنها لەو کاتانەیە دەکرێت کە باران نابارێت یاخود دەتوانرێت و پێویستە کە لە هەموو ساڵێکدا ئەم نوێژە ئەنجام بدرێت؟ وڵا تابەن ئینسان شکرانە بژێری لە بەرامبەر هەموو نیعمەتەکانی خوا ئەبێ هەر بکرێت، بەڵام معلومی جەنابتانە ئینسان ئەو کاتێک کە نیعمەتێکی لێ ئەژیرێتەوانێ ئەنجا ئەبێ ئەو کارە بکات. ئێستا کە بێ بارانیە، کە بارانەکە ماوەی چەند مانجێکە نابارێ و خەڵکی بەرەو ئەترسێ لەوەی کە وشکە ساڵی بێ، ئێستا جێی خۆیەتی کە نێژە بارانە بکرێت، تابەن بە جەماعەت دەکرێت، لە دەشتی چۆڵ دەکرێت، بەڵام چۆنێتی کردنەکەی ئەبێ ئینسانەکان بە حەقەت بزانن لەوەی کە تۆ عیبادەتی خواکەی، خوا نیعمەتێکی لێت گرتووەتەوانێ زەلیلی لە بەرامبەر خوای گەورە بنوێنی. مەسەڵەن ئەوە فەرمێ لە سەردەمی عەبدوڕەحمانی داخلی کە پاشایەکی ئەندەلوس بوو، ئەم پاشایە بڵێن کە لە زمانی خۆیدا بێبارانی وشکە ساڵی ڕوو کردبووە ئەو وڵاتی ئەندەلوسە، خەڵکەکە چون بۆ لای قازی، گوتیان جەنابی قازی ئەگەر پێشمان کەی بۆ نێژە بارانە، ئەویش گوتی با پاشا لەگەڵمان بێتە دەرواتە عەبدوڕەحمانی داخلی بێ لەگەڵمانە بۆ نێژە بارانە. کاتێک هاتن بۆ ئەو دەشتە، قازی پێی فەرموو ئیمام ئەی پاشا تۆ ئەبێ یەکەم کەس بی کە داوای تۆبە و ئیستیغفار لە خوای گەورە بکەی، واتە سەری عەبدایەتیت بۆ خوا بکەیتە سەر ئەرز. ئەفەرمێش لەو کاتەیە کە سەری خستۆ سەر ئەرز، قازیش گوتی ئەی جەباری ئاسمان ڕەحم بکە بە پاشایەک، بە مەلیکێک کە نەوچەواری ناوەتە سەر ئەرز و داوای نێژە بارانە لە تۆکە. پاشاش لە عەرزەکە پاڕۆ فەرمی خوایە ئەگەر بێبارانیە و ئەگەر غەزەبت لەو خەڵکە گرتووە بەهۆی گوناهەکان و بەهۆی زوڵمەکەی منەوە، خوای ئەوە من تۆبە بێ و پەشیمان بێ بگەڕێمانێ و ئیتر ئەڵێ قازیش گوتی بە خەڵکەوتی فەرموو بگەڕێنەوەی شەڵا باران نەبارە، فەرمێ نەگەیشتنەتەوە ماڵەکە، خوای پەروەردگار هەوری ناردووە و بارانی باراندووە و ساڵەکەی بۆتە ڕووپاراو کردوونەتوانێ. چۆنێتی نێژە بارانە مێکا بێ و خەڵکە سێ ڕۆژ بە ڕۆژوو بێت و زەلیلی خوان بنێن لە بەرامبەر خوای پەروەردگار و لە دەشتێکی سەحرایە،
ئەوەی کە هاتوو ئەڵێ ئەبێ حیوانەتەکان مەسەد بۆ نمونە دایک و بێچۆکانە لێکجا بکرێتەوە دوایی سێ ڕۆژەکە تێکەڵ بێکرێن و هەتا هەر هەمووی داوا و نزا بکە لە خوای پەروەردگار بپارێتە بڵێ خوایە بۆ خاتی ناوە جوانەکان ئیسمی عەزەمی خۆت ئەگەر گوناهێکمان کردووە ئەگەر بەهۆی ئێمە کە تاوانت گرتووە خوایە گیان بارانمە ببارێن چونکە معلومی جەنابتانە تاوانکردن هۆکارە بۆ گرتنەوەی ڕەحمی خوای پەروەردگار. زۆر باشە. مامۆستا ئەم نوێژە هەرچەند ئاماژەیەکی کورتت پێدا دەبێت لە دەشتێکی چۆڵ بکرێت و بە جەماعەتی ژەبێ بکرێت دیوێکی تری پرسیارەکەم ئایا بە تاکە توانین هەمومان لە ماڵەوە نوێژە ئەنجام بدەین و یان لە مزگەوتیش ئەنجامەدرێ یاخود نا؟ وڵی ئەوەی کە لە سونەتە هاتووە لە دەشتا کراوە لە چۆڵەوای نێکرا ئەو خەڵکە بێ هەمووی پێکەوە دەرچێت بچێتە دەشتێکی چۆڵەوە یان ساحەیەک مەسەل لە شارەکان ئەتوانن مەسەل لە ساحەیەکی وا دیاری بکرێت کە خەڵکە لێی کۆ بێتەوە نیێژە بارانەکەی لێ بکە ئەگەر هەر کەسیش نێکرد تامەنەوە دەسەڵاتدار ئەگەر بیکا باشە چونکە زۆر مستەمی دەسەڵاتدار ئەبێتە هۆی گرتنەوەی ڕەحمی خوای گەورە لەو میلەتە. دەسەڵاتداران نوێژەکەن تا نوێژە بارانە بکەن پەروەردگاریش ڕەحمی خۆی بەسەر ئەو میلەتەدا دەبارێنێ. بەڵێ پرسیارەکە ویستم ئەو پرسیارە بکەم کە دەسەڵاتدارانی ئێمە نوێژەکەن تا نوێژە بارانە بکەن؟ دەی کێشەکەمان ئالەوەیە مەسە بوو نەخۆی تۆ ئێستا ئێمە دەنگە دەین بە کۆمەڵێک کەس کە سەیرەکەی بێدینیمان بۆ بڵاو دەکەنەوانێ خوا ناناسن ینی ڕەنگە گاڵتەشت پێ بکەن بەڵام ئەوە معلومی جەنابتانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و خەلیفە ڕاشیدەکانی ئیسلام خەلیفەکانی موسڵمانان وایان کردو ینی خوان لە خەڵکی جا نەکردو لەگەڵ ئەو خەڵکەشەوە یان ئەو خەڵکە شاقە بۆ خۆی ئەو کارە بکات و زەلیلی بۆ خوای گەورە بنوێنێ لە بەرامبەر خوای پەروەردگار داوای ئەوە بکا بڵێ خوایە فقلت استغفروا ربكم انه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا خوای گەورە فەرمێ گەر ئیستیغفاری خوا بکەن و تەوبە بکەن و پەشیمان بنەوانێ ئەوە منیش بارانی بەلێزمە و جوان و ڕێک و پێکتان بۆ ئەبارێنم کە لە کاتی خۆیدا بۆتان بارێنێ چونکە نیعمەتی باران نیعمەتێکە کە ئینسان ناتوانێت شکرانە بژێری لە بەرامبەر یەک دڵۆ ئاوی خوای پەروەردگار بکە بەداخەوە کە مەسوولەکان ئێمە لە باتەوەی کە لەگەڵ خەڵکەکە بن بەڵام دژی خەڵکەکەن لەگەڵ دینی خەڵک بن دژی دینی خەڵکەکەن ئەو خەڵکەش خۆی گوناهبارەکە دەنجی ئاوا بۆ مەسوولەی کە بڕای بە دینەکەی نییە بڕای بە ئیسلامەکەی نییە وەگاتەت پێ ئەکا ئەگەر تۆ عیبادەتێکی واشکێڵێ ئەوە چ پەیوەندی بە خوای پەروەردگارەوە هەیە؟ زۆر باشە مامۆستاکەواتە لە ئێستا دەبین کە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان نوێژە بارانە دەکرێت و بەڵام لە هەمان کاتیشدا دەبینین کە باران نابارێت کەواتە هۆکارەکەی بۆەوە دەگەڕێنیتەوە کە دەبێت دەسەڵاتدارێک ئەم نوێژە ئەنجام بدات. وەڵاگە پرسیارەکە دووبارەکەی تۆ خوشکەکەم دەبینین لە ئێستادا لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان نوێژە بارانە ئەنجام دەدرێت بەڵام هیچ سوودێکی نییە یاخود باران نەبارێت کەواتە بەڕێزت باسی لەوە کرد کە دەبێت دەسەڵاتدارێک ئەم نوێژە ئەنجام بدات کە سونەت وایە هۆکارەکەی بۆ ئەمە دەگەڕێنیتەوە کە دەبێت ئایا دەسەڵاتدارێک ئەم نوێژە ئەنجام بدات یاخود هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێنیتەوە بەڕێزت؟ وەڵای هۆکارەکەی شەرت نییە هەر مەسوولەکان مەسەب دەسەڵاتدارەکان بێن هۆکارەکە ئامی خەڵکەکە و خەڵکە بە ئام تۆبە بکە و پەشیمان بێتەوە بێگومان خوای گەورە ڕەحمەت پێ بکە یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا گەرە بە ئام یاخود تۆبە بکەین و پەشیمان بینەوە لە گوناح وە شەرت نییە یعنی خەڵکیش تاوانبار یعنی تۆ قەناعەتت وانە بێ هەر مەسئول گوناح دەکا کابرایەکی فەلاح یعنی وەڵی ئەمەی کە بۆتانە جەڕمە حەقیقەتە یعنی لە سێ تۆڕ پەتاتە 6 کیلۆ بەردی تیا بووە دەی ئەمە زۆر مستەم نییە ئەیکە ئەمە خیانەت نییە ئەیکە خوای گەورە چۆن ڕەحم بە قەومێک دەکا کە شتێکی وا بکە یعنی تۆ سەیرەکەی ئەمڕۆ کرێکارێک فەلاحێک فیتەرێک مجەورێک مامۆستایەک دکتۆرێک سەیرەکەی هەمووی لە پیشەکەی خۆی خیانەت دەکا بە ئەمانەتەوە نایکە بە ڕاستگۆیی نایکە بە ئیتقانەوە نایکە ئێم کارەگە تۆها ئەنجامی بدەی بێگومان خوای پەروەردگار ڕەحم بە میلەتێک ناکە کە لە ناو خۆیانە بەو شێوەیە فرت و فێڵ لە یەکتری بکەن یعنی ئەچیتە بازاڕ قەناعەتت نییە ئەگەر هەر شتێکە دەیکڕی مەقسەد لە خارێک وەڵێ خاری بەرهەتاوە خاری نازان ناو پلاستیکی نییە هەمووی سەیرەکە یان مەقسەد ماسیەکە دەیکڕێڵی ماسی بەحرەکەی سەیرەکەی هینە ئەدەی ئەمانە هەمووی هەر خیانەت و فێڵ ئەو میلەتە دەیکا هەمووی هەر خیانەتە ئەو خەڵکە دەیکا ئەم دەسەڵاتدارە لەوەنەی کە دەسەڵاتێتی ئەیکا ئەمیش لەو پیشەی کە هەیەی کردێتی ئەدەی ئەمانە هەمووی فێڵ و خیانەتە ئەبێ کۆی خەڵکەکە بەعام تۆبە بکەن ئەگەر ئێمە خۆمان چاکەین خوای پەروەردگاریش دڵی مەسئولەکانمان بۆ دەگۆڕێت بەڵام خەڵکەکە
ئەبێ بەعام تۆبە بکە و پەشیمان بێتەوانێ لەوەی کە کردوێتی هەر کەسێ لە ئیشەکەی خۆی لە پیشەکەی خۆی پەشیمان بێتوانێ ئەو ساز ڕەنگە ئیبتیلای خوای پەروەردگار بێت چونکە خوای گەورە فەرمێ من تاقیتان دەکەمەوە بە کەمبوونەوەی سەرۆت و سامان و بە ماڵ و بە منداڵ و بە بەروبوومەکانتان دیارە ئەمەش نیعمەتێکە کە خوای پەروەردگار ئینسانی پێ تاقی دەکاتەوە خۆشە بێ تاقیکردنەوە هەر لە نەخۆشیە بێ تاقیکردنەوە هەر لە شەڕ و شۆڵا بێ تاقیکردنەوە زۆرجار لە بەروبوو فەلاحەتەکانە خوای گەورە تا بەهەست بکەین بەوەی کە بگەڕێن و بەلای خوای گەورە بزان کێمە لەم دنیا هەموو لە ئیبتیلایەن ئەو کەسەی کە فەقیرە ئەو کەسەی کە نەخۆشە ئەو کەسەی کە لەشی ساغا ئەو کەسەی کە دەسەڵاتدارە ئەو کەسەی کە بێدەسەڵاتە هەمووی هەر تاقیکردنەوەی خوای گەورەیە چونکە ئەم دنیایە ئێمە با بە بەهەش دەی تێنەگەین ئەم دنیای خوای گەورە بۆ ئیبتیلا ئێمەی هێناوەتە ئەم سەر ئەرزە بۆ تاقیکردنەوە بۆ عیبادەتی خۆی مدێک لەم سەر ئەرزە ئەژێن و ئەبێ عیبادەتی خوای گەورە بەو بەرنامەی ناردوێتی بیکەین قانجازی دنیا و قیامەت دەکەین ئەگەر واشوانەکە خۆمان سەرەر دەکەین شەرت نییە هەموو جار کە نێژە بارانەما کرد ئیلا بارانەکە بارە ئارە وەڵا ئەگەر خەڵکەکە تەقوای هەبێ ئەگەر خەڵکەکە خواناز بێت و تەوبەی نەسوح بکەن وەڵاهی خوای گەورەش بارانمان بۆ دەبارێنێت. مامۆستا جیاوازی ئەم نوێژە لەگەڵ نوێژەکانی دیکەیەتەوە ئایا خانمان دەتوانن بەشدار بن لە کردنی ئەم نوێژەدا؟ بەڵێ هەموو کەسێک دەتوانی بەشداری بکات پێم باشە هەموو خەڵکێکیش مەقسەد بەشدار بێت لەو نوێژە بارانە ئیتر هەموو کەسێک تیا بەشدار بێت چونکە ئەمە دوعامی خەڵکەکەیە دوعاکەی تیاکەین لەنا ئیسان دوعا زۆر ئەساسە ئەگەر بپاڕێن و لە خوای پەروەردگار دوعا بکەین ئەڵێ لە زمانی حەزرەتی سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام بێبارانی بوو چون بۆ ئەو دەشتا کاتێک حەزرەتی سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام بینیتی مێرولێک لەسەر پشکەوتووە هەر چوارپەلی بەرز کردوتەوە ئەڵێ خوا بەهۆی گوناهی عەبدەکانی تۆوە غەزەب لە ئێمە مەگرە خوای گیان داوا لێکەین بارانمان ببارێنی ئەڵێ سولەیمان کە لە زمانی هەموو گیان لە بەرانی ئەزانی گەڕایوانێ گوتی بگەڕێنەوەنە بەخوا بارانە گەبارە چونکە یەکێک لە عەبدەکانی خوا یەکێک لە جندەکانی خوا بە شێوەیەک پاڕاوەتەوە کە ڕەحممان پێ دەکات و یەکێکیکە لە مەنعی باران ئەوەیە کە دەوڵەمەندەکان زەکات دەرناکەن یعنی ئێستا لە کوردستانە گوڵای ئەڵێن 5,000 میلیۆنەر هەیە ئەی چەند میلیاردەر هەیە دەی باشە خۆ هەموو کوردستان 5 میلیۆن کەسە ئەگەر ئەم 5 میلیۆنەرە ئەگەر پارەی زەکات دەرکەن و بیدەن بە فەقیر و بە هەژارەکان گومانتان نەبێت کە خوای گەورە ڕەحممان پێ دەکات چونکە خۆمان ڕەحم بە خۆمان بکەین خدا ڕەحممان پێکا لە ئاسمانەوە. زۆر باشە مامۆستا نوێژە نێتێنانەکەی چۆنە لەوەی بەشێکی مسلمانان نەزانن نێتەکە بێنن و چەند ڕکاتیش ئەنجامەدرێت دووە چوارە چەند ئەنجام دەدرێت؟ بەڵێ ئەم نێژە تابەن معلومی جەنابتانە گوتمان ئیسانەکان بەعامە بێ خەڵک بە ڕۆژوو یعنی بانگوازی بۆ کرێ بڵێ کاکە مەسە ئەمڕۆ چوارشەمە کاکە ڕۆژی جومعە کە ئامی ئەو خەڵکە دوای ئەسرە چین بۆ فڵان شوێن لە فڵان ساحە کۆ دەبینەوە ئەو خەڵکا بێ 3 ڕۆژ بۆی بە ڕۆژوو بێ و بە نێتی ڕۆژوان یعنی بە زمانی بە ڕۆژوو ئەو خەڵکە بچێتە ئەو دەشتە بەسکی برسیێوانێ 2 ڕکعات نێژی بۆ ئەکەیت و نێتی نێژە بارانی لێدەنی کە خوای پەروەردگار بارانمان بۆ بارێنە ئەو سەر ئەرزەمان بۆ ئاوادان بکاتوانێ ئەو بەو شێوە تەرتیب دەکرێت. زۆر باشە مامۆستا ینی ئەبێ سەری سێم ڕۆژی کە خەڵکەکە بە ڕۆژوو بووە بچن یاخود یەکەم ڕۆژیش کە بە ڕۆژوو بن هەرەتوانی بەشدار بیت؟ وڵای خۆی سونەت بە 3 ڕۆژ بە ڕۆژی بەڵام کەسێکی گەرگە هەر گرنگە بە زمانی بە ڕۆژوو خەڵک بچێت چونکە ئیسانەگە برسی بوو سکی خاڵی بوو ئەوسا زەلیلی خۆی بۆ دەردەکەی بەڵام ئیسان بە سکی تێر و بە مەعیدەی تێرەوە کەم هەست بە نیعمەتەکانی خوای پەروەردگارەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ نیعمەتانی مەبغون ئەڵێ دوو نیعمەتەی خەڵکی زۆر تایە بە حاڵەت چوونە بە سەوود چوونە یەکەمیان سیحەت و لەشساغیە واتە سەحەت و لەشساغی ئینسان بەرەو چێ بە بەرەو ئەوە بە کە تقیان کە و گوناه بکە بەڵام ئەگەر تۆ بە ڕۆژوو بیت و جلی فەقیری و هەژاری لەبەردا کرد نەک تۆ بە ساری مۆنیکا و بە دوورە ڕووی جەنابتان بە قاپی شاڵەوانێ بچیتە ئەو دەشتە و پەرجیرفانت پارە بێ بە یعنی بەم شێوە ناکرێت بێ ئینسان زەلیلی بەرامبەر خوا بنوێنێت لە ناخی دڵتەوانێ عیبادەتی خوای گەورە بکەی بڵێ خوایە ئەوەی هەمە هی تۆیە یعنی چونکە ئەگەر باران نەبێ وەڵی ئاتون قیمەتی نابێ وەڵی نەوت قیمەتی نابێ وەڵی قەسری مەشید ئیسفادەی چێ یعنی تۆ با قەسرێک شت هەبێ ئەگەر خوای پەروەردگار ئاو نەبارێنەوە خوای گەورە فەرمی قل ئەڕەئەیتم ئین ئەسبەح ماؤکم غەورا فەمەن یەئتیکم بماء معین ئەگەر محەممەد پێیان بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر خوای پەروەردگار ئاوەکان بەناخی ئەرزا بەرێتە خوارەوانەیە ئەوە کێ هەیە ئاوتان بۆ دەرکات و ئاوتان بداتەیە یعنی ئەگەر بێ بارانی وشکە ساڵی بێ چەند ساڵێک ئەوسا بیری سووریش سوودی نابێ ئەوسا بیرە توازیش ئیسفادەی نابێ هەمووی
قات و قڕی دەبێت لەبەرەوە ئینسانی ئیماندارە بێ بەنێتی بەڕۆژەوە بە دەستنێژەوە بستنە ئەو دەشتانەوانی کە ئەتوانن وە خوشکان ئەتواننەوانش کە لە عذری شەریان هەر بستنە و خۆ دوعاکردن شەر نیە ئینسانە بێ بە دەستنێژەوە بیکا گرنگەوێت دوعا و زەلیلی بۆ خوای گەورە بنوێنی لە بەرامبەر خوای پەروەردگار هەمومان ملکەت بین زەلیل بین تۆبەی نەسوح بکەین پەشیمان بینەوانێ لەو زوڵم مستەمەی کە لەسەرمان کردومانە بەرامبەر خوای پەروەردگار إن الشرك لظلم عظيم يعني ظلم تشيء أمر چند کس شریک بخواه بڕیارە دا ئەمڕۆ چەند کەس نێژ ناکە ئەمڕۆ چەند کەس مەقسەد بۆ نمونە میراتی خوشکی نادا خیانەت دەکا درۆ دەکا ئەمانە هەمووی زوڵمە ئەکرێ ئینسان ئەبێ هەموو کەس لە ئاستی خۆی پەشیمان بێتەوە لەو گوناهانەی کە دەیکا ئیتر هەر کەسێ بە پێی تاوانەکەی بە پێی گوناهەکەی خۆی پەشیمان بێتەوە چونکە ئەڵێ لە زمانی حەزرەتی موسی عەلەیهی السەڵات وەسەلام بێبارانی بوو چوو بەلای موسا چوو بەلای خوای پەروەردگار کەلیمەڵڵا فەرمی خوایە وشکە ساڵی و خەڵک داوای باران دەکات فەرمی کەسێکتان تیا گوناهەکە کەسێک ئەو کەسە گوناهەکەی باتەوە کە پەشیمان بێت یعنی جاری وا خوای گەورە قەومێک ئەگرێ بەهۆی گوناهی کەسێکەوانێ لەبەرەوە ئەمە ڕەحمی خوا بە ئومەتی محەممەد کە بەهۆی ڕەحمی خوای گەورە بە ئومەتی محەممەد کە لەبەر خاتری محەممەد ئەجینە ڕێگە هەتا ئێستا کەس نەمایە بەهۆی گوناهی خەڵکە و خەڵکی عەزاب بدایە ولا تەزیر وازرة وزر أخرى بەرحاڵ موسی عەلەیهی السەڵات وەسەلام داوای لە خوای گەورە کرد خوای گەورەش فەرمی با تۆبە بکە ئەڵێ موسا شاتەوە گوتی کاکە کەسێکی تایە گوناهەکە ئەو کەسە با لە بینی خۆی و خۆیان تۆبە بکە خوای پەروەردگاریش بارانە بارێن ئەڵێ کابراش تۆبەی کرد و باران باری خوای موسا چۆ بەلای خوای پەروەردگار فەرمی خوایە ئەو عەبدەت شەیە کە گوناهی کرد و تۆبەی کرد خوای پەروەردگار بە موسای فەرموو موسا من کاتێک گوناهبار بوو ناوەکەیتم پێ نەکردووە سترم کردو و پۆشیمە ئێستا کە تۆبەی کردووە چۆن پێت دەڵێم ئێمە هەموومان لە ئاستی خۆمانەوانی پێویستە کە هاوکاری یەک بین ستر یەکتر بکەین گوناهی یەکتر تاپۆشین نەک فەسخی کەین و بڵاوی کەینەوانێ بەو شەوی شەڵا خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان دەکات مامۆستا ئایا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت ئەم نوێژە بارانەی ئەنجام داوە و ئایا ئەگەر ئەنجامی داوە چەند جار ئەگەر ئەنجامی داوە چەندە چەند جار ئەنجامی داوە بەڵێ وڵاوە لە بۆی کە من بزانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نێژەکەی ئەنجام داوە یەک جاریش کردوێتی و داوای لە خەڵکی کردو کە بێنە ئەو دەشتە و لەو دەشتە نێژەکان ئەنجام داوە بەڵێ کاتمان نەما زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فەتاح مەجید زانای ئاینی لە سوودەکانمان لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بەڵێ بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕینەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکلە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسوارات ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین
کۆمپانیای هەڵاڵە باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە بڕگەی پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە. سامان سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش. گرنگترین زانیاریەکان ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە چین؟ فەرموون بۆمان بخەیتەوە. بەڵێ سڵاتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. شەیدا چەند ڕۆژەکە تۆماری نوێکردنەوەی دەنگدان لە سنووری پارێزگای هەڵەبجە دەستی پێکردووە لە ڕێگەی چەندین ناوەندی نوێکردنەوەی تۆماری دەنگدانەوە وڵاتیان توانن سەردانی و ناوەندانە بکەن بۆ ئەوەی کە دڵنیا بنەوە لە ناوەکانی خۆیان و کەسانشی کە ناویان نییە ناوی خۆیان تۆمارکن بۆی لە کاتی هەڵبژاردنەکانە کێشە و گرفتیان بۆ دروست نەبێت. لە ئێستادا من لە یەکێک لە ناوەندەکانم کە لە ناو قایمەتی قەزایی مەڵبەندی هەڵەبجە لەوێ دانراوە ناوەندەکە و وڵاتیان سەردانی و ناوەندەکەن بۆ نوێکردنەوەی ناوەکانیان. ئێستا من بۆ زانیاری زیاتر دەربارەی ناوەندەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە لەبارەی و پێویستیانی کە وڵاتیان لێرە پیان بێت بۆەوەی کە دڵنیا بنەوە ناوەندەکانیان لەگەڵ کاکستار قسەکەم. کاکسار بێنێرەوە حەزێت نەبێت سپاس بۆ دەرفەتە چەند ناوەند لە سنووری پارێزگای هەڵەبجە یا وڵاتیان چۆن چیان پێبێ و پێویستیانی کە لێرە دڵنیا بنەوە ناوەکانی خۆیان. سەرەتا من ناوی خۆی گەورە بەخێر بێن سەرچاو بۆ کەناڵەکەتان بەخێراتانەکەم ئەرکتان کێشاوە بۆ ئێرە. لە سنووری ناو هەڵەبجەی شەید دوو ناوەندمان هەیە. ناوەندێکیان ئێستا لە قایمقامەتی هەڵەبجەی 3282 لە شوقەکانیش 1282مان هەیە. لە سیروانیش بنکەیە کراوەتەوە 2282 لەناو ناحیایە. ئێمە ئێستا لەم فترەی تۆمارە ئامادەکاریەکەین بۆ دەنگدانەکانی بۆ ڕۆژی 6/6/2021 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. خورماڵ و لە منتیقەی ناوچێ و رامانی ناوەندێکتان هەیە؟ بەڵێ لەناو خورماڵ هەمانە کتێبخانەی گشتیە لە بیارەش هەمانە لە هەر لە سنووری هەڵەبجە 5 ناوەندمان هەیە لە بەمۆژ دانەیەکمان هەیە. بەڵام هەتا ئێستاکێ لەم بۆ ئەم انتخاباتی پەرلەمانی عێراق هەر سەر محافەزەی سلێمانین جیا نەکراوەتەوە، بەڵام بازنەکەمان جیایە. ئیسا لە سنووری ئەمە هەموو منتیقی هەڵەبجە و سەی سادق و پێنجێن و هەڵەبجەی تازە سەر بە بازنەی سین. پێویستانی کە وڵاتیان پیان بێ لێرە دڵنیا بنەوە لە ناوەکانی خۆیان چین؟ ئێمە پێویستمان بۆ هاوڵاتی کە دێ سەردامانەکات ئەو پێویستانە یا کارتی نیشتیمانی یا تەسکەرە لەگەڵ کارتی دەنگدانەکەی و فۆرمی خۆراک. چکە فۆرمی ئێمە لەسەر ئەساسی فۆرمی خۆراکەکە داتامان بۆ هاتووە سێریەکەین. ئەگەر ئەو کەسە هاوڵاتیە کارتی وەرگرتووە وێنەی خۆی لەسەر بوو
ئەوە دڵنیاکەینەوە کە هیچ کێشەیەکی نییە ئەوەشی کە کاتەکەی ڕسمی پێوە نەبوو لێرە ئێمە بایۆمەتری بۆکەین ئەوەشی کە بۆی هاتبووە کاتی تازەی بۆهاتوە زۆر تقریبا نزیکەی 3000 تا 4000 کاتمان لێرەیە چاوەڕێکەکەینەوە هاوڵاتیانی کە کاتەکانیان تەواو بۆ بێن سەردان بکەن لەبەری بۆ کاتێک کە نزیکی هەڵبژار نەبێت گرفتیان بۆ دروست نەبێت و قەرەباڵخی دروست نەبێت. خۆش سپاس. دیارە شێدا و کەسانی کە ناویانە لێرە لە ناوەندەکانی دەگران هەر لێرەش بایۆمەتریان بۆ کرێت لەبەرەوەی کە ناویان تۆمار بکرەوە دڵنیا بنەوە لە ناوەکانیان وە کۆمیسیۆنیش ڕێنمایی وە داوا لە وڵاتیانەکە بۆەوەی کە لە کاتی هەڵبژاردنەکان کێشە و گرفتیان بۆ دروست نەبێ سەردانی ناوەندەکانی تۆماری نوێکردنەوەی دەنگدان بکەن بۆ دڵنیابوونەوە لە بوونی ناوەکانیان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکان. بەڵێ بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین بەداخەوە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستان دۆخی خانەوادە و خێزانەکان لە هەرێمی کوردستان گەیشتە حاڵەتێک کە ینی هەموو ئەندامانی خێزانەکە بێت کار بکات کەسابەت بکات ناتوان بژێوی مانگێک بە تەواوەتی دابین بکەن بەداخەوە کە لە هەرێمی کوردستان گەیشتونەتە حاڵەتێک خانمانی ماڵی شاتونەتە سەر شەقامەکان جۆرێک لە کەسابەت دەکەن کە لە کۆمەڵگە و کولتوری کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا قورس بووە لەلایەن سەرۆک عایلەکەەوە بێڵە خێزانی ماڵ بێت ئەم کەسابەتە بکە بەڵام لە دوای ئەم قەیرانە ناچاری بەرۆکی هاوڵاتیانی گرتووە ناچارن هەموو ئەندامەکان بە مناڵ بە هاوسەر بە خێزان بە هەمویان بێنە دەرەوە کەسابەتکەن لەم ڤیدیۆیە کۆمەڵێک ئافرەتی دەستگێر کە بە ناچاری هاتوونەتە سەر شەقامەکان کەسابەت دەکەن هەرچەنە حەزیشیان نەکردووە دەرکەون بەڵام قسە بۆ پەیام دەکەن پێکەوە بینەرت دەبین. لا بو عاداتي خمان وجاني خمان ديكن كاف شريعتي هاري والله زين سارينا بتسوي بياني وبزو بسرما بقرمادي جرمانيا جرمانيا كنيس كاسبيني بيجني طب جاي جانا سري لا هاري والله لا سر ما يدادك كيدا يسبويرا وكي قري لا ساعات هرتي شو دا قرينا وشش بياني دين بوير رقني لنا بازارك وشارواني وشتا رتور رقني بري والله دادا جاتا ساعات سيودو كلهم دا دانيشي حرف لا ماري دا لما بوي لا بوي دا ما نكرن أو كسوكي كني بيت نجاتي توم إيشبكا نو لا نيا أمروج ديسان هاتونا دار هجينا جين جياني أمرم بفروشم بكريني والله يتر كريتي وفقيري يتر دخلت مانيو تلا إلاج إيشا كان حكمنا يا الله إيش كان بلدنا يا الله أي بافريات تبان يعني شي بازارك هي حكمنا يا الله كريتي مال 250,000 كريه دينو أو موليدو أوش كهرباء كان حكمته تويبيني ويا سي شوي برمبو كيبو تشاري بودي شوية تو كهرباء تجيانك أوسخته قيام الجيانا هبا هم فقير وجعل غروني كرديرة تلا إلاج بلدي وازنايني هم رجع أيبات وأيامنو إتر حالمان زورنا خوش براستي لم بازار برحمدا جيان هرزان ترالنا لم بازار برحمدا جيان هرزان لا يتلد فقيرية راستك من لا يبلا براجنم مثل داناني مدارة وفعيار الليرة من دانان تلا دوري الدونو أو عنوية أكي ما لوش لا سراوكو خيزان بالله شون أي جنجاني شون والله جنجان كاوية بلين الشوانة إيجا كام دانان هاستم إيجا كام
وصلك من ئەو کەسم هەموو ڕۆژێ هەیژینە هەیژین من ئەو کەسم هەموو وڵا پارەشت کەمە و تزانم کوڕیچمەی بەخوا جا یارمەتیم و جا یارمەتیم نادەنا دووکم لەسەر ماڵێ وڵا بێتاقەتم پیاکم تازەمە دەدڵم تەنگا لە ماڵەوەدانیشی ماشتر نییە کە بۆ بێتاقەتیە لەرە وڵا لە زۆری دڵمان دەتەنگا ناچانی بە ئیشەکە یعنی ئەستا باشم جاجاگەشتە فرۆشە 2000 3000 لەسەکە کەی دەی وێرە تا کەی لێرابی وڵا ڕۆژابوونیە ڕۆمەوە دادا خەزم شلاقم ڕۆژ دیسان هاتوومادار هەیژینە هەیژین ژیانی ئەمڕۆم بفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکڕێ خاوانی نان لێم ناکڕێ بەڵە بەڕزان بەپی زانیارەکان ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەیەکی نەئاساییدا بۆ دەنگدان لەسەر وەزیری کابینی وەزیری سامانە سروشتیەکان کۆ دەبێتەوە بەڵام لە حاڵێکدا زۆرینەی پەرلەمانتاران 22 پەرلەمانتاران داوا دەکەن پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بەڵام داواکەیان ڕەت دەکرێتەوە کە داوا دەکەن لەسەر بژێوی و قوتی هاوڵاتیان و موچەخۆران پەرلەمانی کوردستان بەرگەیەکی ئامادە بکات لەسەر ئەو تەوەرە کۆب بێتەوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وەڵامیان 22 پەرلەمانتارە ناداتەوە بەڵام ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەم کۆبوونە نەئاساییە بۆ ئەو کاندیدە کۆ دەبێتەوە کە لەلایەن پارتیەوە ئامادە کراوە بە پێو زانیاریانی لای ئێمەشە فراکسیۆنی کۆمەڵ ئامادە نییە دەنگ بدات بە کاندیدەکەی وەزیری سامانە سروشتیەکان بەڵە بەڕێزان کاتی عیمرانە لە هەولێرەوە عیمران ئەمیر لەگەڵ میوانەکەی باز لە ئایا پەرلەمانی کوردستان چێ لە ناو پەرلەمانە شەڕی قوت و بژێوی خەڵک دەکات عیمران سڵای خوا لەبێت کاتی تۆیە فەرمووتەوەرەکەت پێشکەش بکە بەڵێ ماوەستا سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم من لە تەلاری پەرلەمانی کوردستانم ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی نائاسایی بەڵام پێچێ کۆبوونەوەیەکی گەرم لە پەرلەمانی کوردستان بەڕێوەچێ کۆبوونەوەی ژمارەیەکی نائاسایی ئەم خولەیە ئەوەی لە ماوەی ڕابردوو بەوەی خۆپیشانە چەندین جار پەرلەمانتار واژوو یاساییان کۆ کردەوە بۆی کە کۆبوونەوەی نائاسایی ئەنجام بدرێت چەندە پەرلەمان لە پشووی فەرمی خۆیداوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمان ئامادە نەبوو کۆبوونەوە بکە بەڵام دوای ئەوەی لەلایەن حکوومەتەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەیاننامەیەکیان بۆ چوویان کرد پەرلەمانی کوردستان کۆبوونەوە بکات و متمانە ببەخشێ بە یەکێک لە وەزیرەکان و تاوەکو ئێستاکە کە نەقص بوو ساڵێک و 6 مانگ بەسەر کابینەی نوێم سەرەوە دەچێت تاوەکو ئێستاکە وەزیری سامانە سروشتیەکان بوونی نەبوو بەڵام ئەمڕۆ قەرارە وەزیری سامانە سروشتیەکان دیاری بکرێت کە دووەمین وەزیرە لە مێژووی حکوومەتی کوردی لە بەشی لە وزارەتی سامانە سروشتەکان ئەمڕۆ کۆبوونەوەکە بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنەکان دەبێت بەڵام بە هەڵوێستی جیاواز من لەگەڵ بەدریە خانم ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەدریە خان سوپاس بۆ بێفەتەیە سەلامەت بی ئێوە قەرارتان داوە دەنگ نەدەن بەڵام بۆچی لە کۆبوونەوەکە بەشدارە بن بەنای خۆی بەخشتەی میرەوان ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دانیا داشتمانە ڕەشەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە کۆبوونەوەیەکی ناسایی سەبارەت بە موچا بە گرفتی موچا بە لێکەوتەکانی گرفتی موچا بەسەر هەڵدانی خۆپیشاندانەکان بە بنەبڕکردنی ئەو گبارگژیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو بکرێ
بەداخەوە لای هەمان ڕوون واشکرایە و ڕێگەی جوابی نێوەزانێت کە چەند جارێکیان 37 پەرلەمانتار واژوی بۆ کردەوە کە خوێندنەوەیەکی بە پلەی نەئاسایی ئەنجام بدرێت لەسەر گرفتی موچەوە بە ئامادەبوونی تیمی حکوومەت پێش یاداشتەکان پێش ئەوەی کە کۆبوونەوەی کۆتایی پەرلەمان پەک بخرێ ئەوە بۆ ئێمە هەر تقریبا وابزانم 5 یاداش بۆ 6 یاداشمان بەرز کردەوە کابێ بە زووترین کات پەرلەمان کۆبوونەوەیەکی تایبەت ئەنجام بدات تایبەت بە کێشە و گرفتی موچە و بە ئامادەبوونی تیمی حکوومەتەوە بوو بەداخەوا سەرۆکاتی پەرلەمان ئەو بابەتەی بە هەند وەرنەگرت و داواکاری 37 پەرلەمانتار جارێکی لە 22 پەرلەمانتارەوە دووبارە ئەمڕۆ داوامان کردووە بڕگەیەک لە بەرنامەی کارزیاد بکرێ تایبەت بە گرفتی موچە و ئامادەبوونی تیمی حکوومەت و قەراردان لەسەر دابشکردنی سیستمی موچە بەداخەوە تا ئێستا سەرۆکاتی پەرلەمان وەڵامێکی دقیق و مقنعکەری نەداوەتەوە بە فراکسیۆنەکان و نێهاتەوە بە پەرلەمانتاران کە ژمارەی یاساییان لە دە تێپەڕیوە لە کەسی حەوت بێ معنای وایە تر نیوەزایدێکی پەرلەمان ئەندامانی پەرلەمانە کە داوای کۆبنەوەیەکیان کردووە کە لە ئێستادا هەموو ئاگادارن بارودۆخێری کوردستان زۆر نەئاساییە قەیرانێکی قوڵ بەرەوکی هەموو هاوڵاتیانی کوردستانی بە کاسبکار و بە فەرمانبەرەوە گرتوتەوە تاک بە تاکی بەڕاستی هەرێمی کوردستان لە ناهارامیدا دەبوو پەرلەمان بە ئەوکی خۆی بەدری خاندێ مەولای جەنابەت من دەسمە لای زانیاریەکی کورت لەسەر پێمانبە جۆرەکانی خوێنە دەسمە لای و زانیاریە و دێمەولاییە و لە تەلاری پەرلەمان بەردەوامی بە قسەکانمانەدەین. چەند زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان بەگشتی 4 گروپی خوێن هەیە ئەوانیش A, B, A و B و O. بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستا تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بە باشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمە جۆر بخۆن بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستەق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و بڕی ئەو خواردنە لاژەمەکانیانە کەم بکەنەوە چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوام خۆر بن بەو جۆرە زیان بە کرداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاقلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە.
بەڵێ عزیزان خۆشحاڵین بە ئێوە شاد بووینەوە من لە تەلاری پەرلەمانی کوردستانم بەردەوامە بم لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ بزانین لە کۆبوونەوەی ئەمڕۆ چی ڕوودا بەدری خەمباسیەوەت کرد کە ئێوە بەشداری کۆبوونەوەکەکەن و هەڵوێستانە بێت لە نێو کۆبوونەوەی پەرلەمان هەڵوێستەکانتان چییە بێ؟ ئێمە تەوان لە چۆنڵی قەراری بایکۆتمان نەیاوە هەموو حاڵەتێکە ئامادەبوونمان لە هۆڵی پەرلەمان بە ئەفسەرترە زانین لەبەرەوەی پێمان باش نییە سەحاکە بە ئەوان چۆڵ بکرێ هەمووەکو ئەوەی کە یاداشمان بەدەست کردەوە بڕگەیەک لە بەرنامەی کارزیاد بکرێ بۆ گرفتی موچۆ بە ئامادەبوونی تیمی حکوومەت بەداخەوە ئەوە نەکرا بڕگەی زیاد نەکرا بەڵام ئێمە بۆیە لە هۆڵی پەرلەمان حزورمانە بێئەمێنینەوە لەبەر ئەوەی ئێمە نقطە نیزامی بگرین لەبەرەوەی بەڕاستی گرفتی خەڵک بگەێنی لەبەر ئەوەی داواکاری خەڵک بخینە ڕوو بۆ ئەوەی بخینە ڕوو کە سەرۆکاتی پەرلەمان ئەم کۆبوونەوەی ئەنجامی داوە بە قەراری حکوومەت بووە کۆبوونەوە جارێکی تر سەرۆکاتی پەرلەمان کەوتە بەر پرسیارەتێکی گەورە بۆیە ئێمە لە هۆڵی پەرلەمان ئامێنینەوە تاوەکو بەڕاستی ئەوەی لە دڵمانە و داواکاری خەڵکە و گرفتی خەڵکە و کێشەی خەڵکە بۆ خەڵکی بەڕاستی بگەینە سەرۆکاتی پەرلەمان و بە ڕای گشتیش بخینە ڕوو و خەڵکیش بزانێت کە ئێمە نێنەرایەتی ڕاستەقینی خەڵکەکەین کۆبوونەوەی ڕابردوو بە هەمان شێوە لە نێو هۆڵی پەرلەمان هەڵوێستان ئەم جارە شەربەتەمان لە ناو هۆڵی پەرلەمان هەڵوێست وەرگرن ئێمە دوای ئەنجامدانی کۆبوونەوەی فراکسیۆن بە کۆدەنگی قەرارێک لەسەر بابەتە ئادەین بەڵام ئێمە پێمان باشە بە کۆی دەنگ لە هۆڵی پەرلەمانە بمێنینەوە هەڵوێستەکانی خۆمان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان بخەینە ڕوو ئەو کاتە پێدەچێت بڕیارێکی ترمان بەر لە 24 کاتژمێر یاداشتێکتان پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد لەوەی کە بڕگەیەک لە کۆبوونەوەکە زیاد بکە تا ئێستا زیادیان کردووە تا ئێستا زیاد نەکرەوە بەداخەوە ڕەفزیش کراوە سەرۆکاتی پەرلەمان چی بوو تۆ کارەکەی چی سەرۆکاتی پەرلەمان طبعا هەموو خەڵکی ئاگادارە کە جاری یەکەم جاری پێشووتر کۆبوونەوەی پەرلەمان کە پەک خرا سەرۆکی پەرلەمان مبڕیدێکی هێنایەوە ئێوە ئەگەر رازین ئەمڕۆبا کۆبوونەوەکە بەڕێوە بچێ و پاشان ڕۆژی دواتر ئێمە هەمان بابەت دەخینە ڕوو بەڵام بە ئامادەنەبوونی تیمی حکوومەت ئەو بۆ هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەندێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی سەوز ئەوان لەگەڵمانە کۆدەنگ بوون ئێمە دەبێ بەغیری ئامادەبوونی تیمی حکوومەت نابێ ئەو بابەتە بخرێتە ڕوو لەبەرەوەی ئێمە نامانەوێت تەنها قسە بکرێ و هیچ شتێکی ترەوێ حکوومەت بێ ئامادە بێت و قەراریش لەسەر ئەو بابەتە بدایە بوو بەداخەوە قەرار درا کە ڕۆژی دواتر کۆبوونەوە ئەنجام بدرێ بە ڕای گشتیش لە هەموو سایتەکان بڵاو بووە بەڵام چەند کاتژمێرێک تێپەڕی سکرتێری پەرلەمان ئەو بابەتەشی ئیلغا کردە و لەم کاتەدا پەرلەمان کۆبوونەوەیەک ناکات ئەوە جێگەی داخلی گەرانی کە ئێمە لە کاتێکدا سیحۆی پەرلەمانتار یاداشمان بەرز کردەوە هەمان ڕۆژ و هەمان کات کە بڕگەیەک بۆ بەرنامەی کارزیاد بکرێ ئەویش بۆ هەمان گرفتی کە ئەمڕۆ لەو یاداشتەدا داوامە لە سەرۆکاتی پەرلەمان تا ئێستا توانیوێتی ینی بە پێ و ئیشانەیەوە کردوتانە نوێنەراتی خەڵکیێرێمی کوردستان بکە بەداخەوە بەڵام لەخێر لە بەرەوەی سەرۆکاتی پەرلەمان بێلایەن نییە سەرۆکایەتی پەرلەمان کە بەڕاستی هەموو خەڵکی ئەوە دەرک پێ دەکا کە بەڕاستی هەیمنەی حیزب بەسەری دازاڵە زیاتر لەژێر کۆنتڕۆڵی قەرارەکانی حکوومەتە ئێمە وەکو پەرلەمانتار 37 پەرلەمانتار 22 پەرلەمانتار جارێکی تر 22 پەرلەمانتاری تجاری تر بە ژمارەی یاسایی چەند جارێداشمان ئاراسی سەرۆکاتی کرۆ کە ملزمە دەبووە بەپێی پێڕۆ ئەوی گوێ لە ئەندامانی پەرلەمان گری کە ئێمە نوێنەری خەڵکین و گرفتەکانی خەڵک دەخینە ڕوو داواکارەکانی ئێمە جێبەجێ بکە بەڵام نەهاتە ژێر چۆنەڵەی داواکاریەکەیەوە ئەو یاداشتانی بەرزمان کردەوە نەقبولی کردو نەوەڵامیدان و بەڵام بۆ تەنها جارێک ئەگەر حکوومەت بڕیار بدا یا داوای لێ بکە بڕیار لەلایەن حکوومەتەوە دەردەچێت و قەراری کۆبوونەوەی پەرلەمانیش لەلایەن حکوومەتەوە دەرەچێت بۆیە دەڵێم ئەدای سەرۆکاتی پەرلەمان لاوازە ئەو کاتێکە نوێنەراتی خەڵکەکە کە بەڕاستی دەستگایەکی ڕقابیە نەدەبوو ئاوا لەژێر هەیمنەی حیزبیدا و لەژێر بڕیارەکان حکوومەتدا قەراری کۆبوونەوەیکی ناسایی دەکە لە ئێستادا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی زۆر نەئاسایی هەموارە تێپەڕ دەبێت گرنگ بوو لەم کاتەدا کۆبوونەوەی نەئاسایی لەسەر گرفتی موچە لەسەر خۆپیشاندەران لەسەر لێکەوتەی خۆپیشاندەران لەسەر بابەتی سوتەمەنی لەسەر کارەبا لەسەر کێشەی هاوڵاتیان ئەنجام بدرا ئەو کاتە خەڵکی بەڕاستی ئومێدێکی بۆ پەرلەمان و پەرلەمانتاری بۆ سەرۆکاتی پەرلەمان و بەشقەی پەرلەمان بۆ دروست نووس ئاریان فاتح لە تۆڕی کۆمەڵاتی خۆی نووسی بووی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان فعلەن بووە بەشێک لە حکوومەت وڵاتیا بەکردەوەکان دادیارە سەرۆکاتی پەرلەمان بەداخەوە ئەو پرۆژە یاسانەیەمەیە بڵم تا ئێستا کە دەریش کراوە ئەیش لەژێر بڕیاری حکوومەتەوە ئەو ڕۆژە ئێمە کاتێک کە سەرۆکاتی پەرلەمان
ڕۆشت بۆ لای حکوومەت و لەگەڵ ئەوە دانیشتێکی کە دەبوو حکوومەت کاتێک لە کاتێکدا ئەم کابینێنەوە لێرەدا متمانی پێدرا دەبووە ئەو بێتە بەڕاستی باڵاخانی پەرلەمان بەداخەوە پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان چوو لەگەڵەوانە دانیشتنی کردە لەگەڵ هەندێک خاڵی پەیڕەویدا ڕێکەوتن مماطەڵەیان بە پەیڕەویش کرد بۆ نمونە گۆڕانکاریان لە هەندێک مادەی پەیڕەوی شاکرد بە بەداخەوە لەسەرەوە ڕێکەوتن بۆ نمونە حکوومەت قرارێکیدا ئەگەر هەر یاسایەک دەردەچێت لە پەرلەمان مەفروزە پێشوەخت بگرێ بە حکوومەت ئەگەر بارگرانی دارایی دروست کات ئەو کاتە بە هیچ شێوەیەک حکوومەت ڕێگە نادا ئەمەش لێرەدا نەقسێک بوو بۆ پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان کە بەڕاستی پەرلەمان دەسەڵاتێکی ڕەهای هەیە ئەگەر هەر فراغێکی یاسایی لە هەرێمی کوردستاندا بوونی هەبێ دەبێت پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەستێ نەک حکوومەت ڕێگەشوون بۆ تۆ دابنێ پرۆژە یاسات ببێنێ یاسا دەرکەی کە لە مەسلحەتی حکوومەت و بەرژەوەندی حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان پەخشەکانیان ڕاگرتویان پەخشەکانی پەرلەمانیان دواخست ئێمە فعلا ناو کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ نابین پێم بڵێ چێن ئەوانەی فعلا لە نێوهۆڵی پەرلەمان دیفاع لە قوت و مافی خەڵکەکەن بە شێوەیەکی کردداری بەداخەوامێ ئەوە بڵێم ئەوە تقریبان بۆ چەند کۆبوونەوەیەک ئەچێ کە کۆمپانیایەک یا هەر کەسێک کە شارەزا لە بابەتە ئەلکترۆنیانەکە هێنایانە لە پێشا تقریبان 2 دقە بە دوای بوو بە 7 دقە ئێستا لە تقریبان پێ چەند کۆبوونێ بگاتە 10 دقەیەک لەبەر ئەوەی کاتێک بارگرژیەک لە هۆڵی پەرلەمان دروست بوو یاخود ئەدای پەرلەمانتارانی لایەنی ئۆپۆزیسیۆنیان ئەوانەی لە بەرەی خەڵکن کاتێک دیفاعێک لە قوتی خەڵک لە مافی خەڵک لە بۆ نمونە لە گەنجان بەڕاستی ئەو گەنجانی کە خریجی زانکۆپی مانگاکانن لە مامۆستایان لە فەرمانبەران لە موچەخۆران لە مامۆستایانی گرێبە سوارە بێش ئێمە کاتێک ئەبینین پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارانی خاوەن هەڵوێست و بەویژدان ئەدای پەرلەمانتاری خۆیان دەکەن و بەدەم داواکاری خەڵکەوەن ئەوان لێرە داهاتوون ئەم کەیدیان بەکارهێناوە لای کات و ساتی خۆیان ئەوە ڕائەگرن و ناهێڵن بۆ منە سەدای تۆ ئەدای تۆ لێدا دیار بێت تاوەکو بۆ بەرژەوەندی خۆم جاری لا مایکەکە لەسەر تۆ نیوەی قسەکانت تەواو کرد و هێشتا مایک ناتۆتە سەر تۆ و ئێمە لێمانداتۆ ڤیدیۆیەکانمان هەمومان بۆ نمونە جاری وایە 11 سانیە 9 سانیە و 10 سانیەمان ماوە کە قەتعکراوە و جاری واشێ سەرۆکاتی پەرلەمان بەداخۆمەوە بڵێم هەر جارە بە پاساوێک هەر جارە بە ناونیشانێک هەر جارە بە ناوێک مقاطعە دەکا یا بە ڕەتفعلی دەیاتەوە یا جارێکی ناخۆش دەیاتەوە تۆ لە لیژنەی مافی مرۆڤی لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو راپۆرتێکتان ئامادە کرد کە مافی هاوڵاتی تا چەندە خۆپیشاندان پارێزراوە پێشێرکاریەکی زۆریش کراوە چی بە راپۆرتەکەتان گەیشتە چێ بۆچی پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیەکی لەسەر نەکرد بەداخەوە مەمێ ئەوەش لێرەوە بڵێم ئەمڕۆ کاتێک کە کۆبوونەوەیەکی نائاسایی لە پەرلەمانە ئەنجام درا و قرار لەسەر کۆبوونەوەیەکی نائاسایی لە پەرلەمانە درا دەبوو خاڵی یەکەم لە بەرنامەی کاری پەرلەمان خستنە ڕووی راپۆرتەکەی ئێمە بێ ئەو لیژنە باڵایی کە پەرلەمان فەرمانی بۆ دەرکرد و ئەو لیژنە باڵایی کە دروست کرا هەموو سنووری سلێمانی بەسەر کردەوە لەسەر خۆپیشاندانەکان و دەرهاویشتی خۆپیشاندان بەڕاستی نەتیجەی خۆپیشاندانەکان بەداخەوە پەرلەمان بەو ڕۆڵەی خۆی هەڵنەستا لێرەشەوە پەرلەمان جارێکی تر بەرسەرۆکاتی پەرلەمان کەوتە بەژێر بەرپرسیارەتیەکی تر کە دەبوو ئەمڕۆ پڕگەی یەکەمی ئەو خستنەڕووی ئەو راپۆرتەگا ئێمە لە دووتوێ راپۆرتەکە هەموو بابەتەکان ئەمەیە بەداخەوە بڵێم هەموو ئەخینە ڕوو ئەو پێشێلکاریانە ئەو تەقەکردنانی لەلایەن دێزی دەسەڵاتەوە کە بەڕاستی چ لێکەوتەیەکی لێکەوتێتەوە ئەو جاریوە بۆ لەلایەن بارەگایەک یاخود ناوچەیەکی دەسەڵاتەوە 20 کەس بە فیشەکی تاپەر برینداربووە نان لە دووتوێ راپۆرتەکانە دەبێ بخرێتە ڕوو دەبێت لە هۆڵی پەرلەمان بۆ خەڵکی و بۆ ڕایگەشتی بخرێتە ڕوو کە بەڕاستی مافی مرۆڤ تەنها ئیدعا لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک کاتم زۆر کەم ماوە بڕگەی سەری چەند ڕۆ کۆبوونەوەکەتان وەزیری سامانە سروشتەکانە پاچە متمانەتان بە وەزیرە هەیە کە بتوانێت ئابووری هەرێمی کوردستان ڕێخستەوە ئێمە بە هیچ شێوەیەک متمانە پێ نادەین لەبەرەوەی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ وەلایەنی ئۆپۆزیسیۆن بە هیچ شێوەیەک بە کابینەکەشمانەوە بە هیچ وەزیرێک لە وەزیرەکانی کابینەوەمان نەیاوە ئەم وەزیرەش بێگومان تاواکەری وەزیرە ڕابردووترێ بێت کە چەند ساڵ هەموو خەڵک بە بەرچاوی خەڵکۆ دەزانێت بەڕاستی چەند گەندەڵی چەند بە قاچاقکردن چەند دزی و فزی چەند ئیتر لێوە و لێوە لە گەندەڵی بۆیە بەڕاستی ئەو وەزیری ئەمڕۆ کە متمانی پێ دەدرێت هەر هاوشەیەی وەزیری پێشووتر دەبێت بۆیە بەڕاستی ئێمە نەمتمانەمان بە حکومڕانیەکەی نە بە کابینەکەی نە بە وەزیرەکانیشی بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی بە هیچ شێوەیەک متمانی خۆمان بە وەزیرەکە نادەین ئێوە لە ڕابردوو متمانەتان بە حکوومەتی هەرێمی کوردستانیش نەدابوو بەڵێ هەر لە پەرلەمانی کوردستان دەمێننەوە ئەمڕۆ
بەڵێ هەڵوێستانەوە دەبێ لەناو پەرلەمان هیچ دیاری کراوە هەڵوێستان ئێمە ئەمڕۆ وتمان لە هۆڵی پەرلەمانە ئەمێنینەوە هەتاوەکو ئامانجی خۆمان ئەخەینە ڕوو تاوەکو داواکاریەکانی خەڵک دەخەینە ڕوو تاوەکو ڕەخنەی جددی لە سەرۆکاتی پەرلەمان دەگرین تاوەکو داواکاری خەڵک دەخەینە ڕوو ئێمە بڕیاری کۆتاییشمان لە کۆبوونەوەی فراکسیۆن دەدەین با بزانین دوای ئەوە کە هەڵوێستی تر و هەنگاوی ترمان وەک فراکسیۆن لە باڵاخانەی پەرلەمان چی دەبێت. دەست خۆش بێ بەدری خەڵ زۆر سپاس. بەڵێ عزیزان دیارم ڕۆ کۆبوونەوەی ژمارەیەکی ئاسایی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت کە پێکاتوە لە دوو بەرگەی سەرەکی بەرگەی یەکەمیان دەنگدانە بۆ کەمال عەبدولحەمید عەبدوڕەحمان کاندیدە بۆ وەزیری سامانە سروشتیەکان کابە کەمال کوردستانە دیارە بەرگەی دووەمی کۆبوونەوەکە دەنگدانە بۆ پرۆژە یاسای فرۆشتنی بە پێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان دیارە مەش خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت بێت و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی یاسایی بەڵام فراکسیۆنەکان دەڵێن نایڵین کۆبوونەوە بەڕێوە چێ واگەر بێت و ئەو داواکاری ئەوان نەچێتە بۆی من ئێستاکە لەگەڵ سیفان ئامێدی ئەکسیفان خۆشحاڵم کە لەگەڵ زۆر سپاس بەڕێزم دەنگدان بۆ وەزیرێکرێ ئەم بۆ وەزارەتێکەکرێ کە چەندین ساڵە دەڵێن ئەم وەزارەتە ئابووری سەربەخۆ بۆ هەرێمی کوردستان بەدی دەکات و ئابووری سەربەخۆمان دروست کرد. ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان گەیشتۆتە کوێ ئێستا؟ بەداخەوە وەزارەتە سامانە سروشتی یان سامانە سروشتی ویڵاتی بووە مەینەتیش بۆ خەڵکی هەرێما کوردستانە دوشینە ببیتە مایە خۆشگوزارانیە و مایە ئاوادانیە و مایە پەیداکردنا ژیانەکە شایستەش بۆ خەڵکی هەرێما کوردستانە لێ بەداخەوە نەفتە هەرێما کوردستانە ئەبروکە بووە سەرگێژیش بۆ خەڵکی هەرێما کوردستانە و ئەبروکە ئەف نەفتە بووە هۆکارەوەی چەندێ سەرڕای فروتنە ڕێژەکە زوورە نەفتە لێ خەڵک بێموچە و بێنان و برسی ببینیت. باشە تا چەند متمانەتان بەم وەزیرێ هەیە کە بتوانێت داهاتەکانی نەود ڕێک بەخاتەوە لە هەرێمی کوردستان؟ کەسێکی بۆ کەسێکی جیاوازی نینە گرنگ ئەوەتە سیستەمێکە بیتن چاوانە سیستەما پڕێڤەبرنا مەلەفێ نەفتەیە ئەڤە گرنگە بڕاستی چاوانیا شەفافیەت داهاتێ نەفتێدا چاوانیا شەفافیەت جێبەجێکردنا ئەوان ڕێکەفتین و هاتینەکردن دەگەڵ وڵاتین دەردوو دەگەڵ کۆمپانیین وە بەرهێنانە دە نەفتێداتکەن ئەڤە گرنگە بڕاستی شەفافیەت داهاتێ نەفتێدا بهێتەکردن نەک ئەنی بیت یانجیم بیت وەکو وەزیر هیچ لە بابەتی ناهێتە گوڕین ئەگەر سیستەمی پڕێڤەبرنا مەلەفێ نەفتن هێتە گوڕین و نەکەویتە دەستەیەکی ئەمیندا کاو دەستە دبەرژەوەندیە ملەتی دابیت نەک دبەرژەوەندیە حەزبیدا. باشە ساڵێک و 6 مانگ بەسەر کابینەکە تێپەڕ بوو اینجا وەزیر دیاری کرا ئایا کەس نەبوو لە هەرێمی کوردستان ئەم وەزارەتە بگرێتە خۆ بۆ ئەوەی پێچوو کاکسیپە؟ بەداخەوە هەرێما کوردستان وەکو حکوومەت بێشن کوژێدەرێ سەرەکیە دابینکردنا بودجێ و دابینکردنا موچە نەفتە لێ ساڵێک و 6 مەهدار باز بوون ئەو وەزارەتە و هەموو داهاتە هەرێما کوردستان بەحساب لە سەروەیە یا بێوەزیر بوو ئەvە جێ پرسیارەیە بڕاستی ئەvە وێ چەندە ئیثبات کرد و بڕاستی چ تشتێک نەبووە بنابێ وەزارەتە سامانە سروشتی هەرێما کوردستان ئەوە هەبووە شخصێک بووە پڕێڤەبرنا ئەوی مەلەفی بشێوەیەکی گشتی نەکو وەکو وەزارەت وەکو هەیئەیەک ji بۆ پڕێڤەبرنا ئەوی مەلەفێ هەری گرنگ لە هەرێما کوردستانە. باشە کاکسیپان بەپێی ڕاگەنداوی میدیاکانی پارتی بێ کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەڵاویان کردووە دەڵێن تاوەکو ئێستاکە وەزیری سامانە سروشتیەکان لە کابینەکانی ڕابردوو 50 گرێبەستی نەوتی لەگەڵ وڵاتان ئەنجامداوە و ئەمی ژوای کردووە کە نەوت بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان. ئایا ئێوە لە پەرلەمانی کوردستان هیچ کام لەم گرێبەستانەتان خراوەتە بەردەست و سەیری کەمزانی چۆنە؟ بەداخەوە پەرلەمانی کوردستانە هەتاکو ڤیدەمیژی نەبارم هیچ پەرلەمانتارێک و پەرلەمانی کوردستانە ئاگاداری دووسەیان نەفتەبی بشێوەیەکی گشتی نەبتنێ پەرلەما دڵنیان پارتندیژین و بەشدار حکوومەتێداژی ئاگاداری مەلەفێ نەفتەنینن وەکو پەرلەمانژی نەشیە چاودێریەکە کاراوی لەسەر مەلەفێ نەفتە چونکی بری شێوەیەکی چاوانی ئەنجامدانەوەی گرێبەستە ئاشکرانینە کە بچ شێواز هاتینەکردن چ شێواز دهێن پڕێڤەبرن پشکە هەرێما کوردستانی چەندە بەداخەوە ئەف کۆمپانیە و ئەف وڵاتە لەسەر نەفتە هەرێما کوردستان زیاتر مفادارن ژ خەڵکی هەرێما کوردستانی و نەفتت فروشن چونکی دەرەنجام لە فرۆشتنی نەفت خەڵکی کۆمپانیین بیانی وڵاتین دەردور سوتمان نەژ فروتان نەفتە هەرێما کوردستان چونکی ئەبرو کە ئەمە نەفتت فروشین لە حکوومەت ڕۆژ بۆ ڕۆژ قەرز زیادەت بن سەر خەڵکی هەرێما کوردستانن ئەف بارگرانیات کردە سەر ملێ خەڵکین هەرێما کوردستانە چونکی ئەف قەرەژ ئەنجامەوەی چەندێ موچە ناهێتە دابەشکردن ئاوادانکردن نینە ڕێگاوبان نین بشێوەیەکی گشتی خزمەتگوزارین لێ دەمێکی داژی
دەم بۆ دەم قەرزی زێدەت بن ئەف قەرزە لەسەر من و لەسەر زاروکێن هاوڵاتیان هەرێما کوردستان و لەسەر خەلکێکی نەوەیە داهاتیداشی دێژدایک بیتن 4 دەفتەرێن دۆلاری قەرزارە باشە میتیەکانی پارتی ئاماژە بۆ دەڵێن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئێمە 150 داهاتی نەوتمان کردو بە موچەوە موچە لە 150 لە داهاتی نەوت بووە ئەمە تا چەند ڕاستە ئەی ئەو پارێژ بەغداد هات چاوبوو ئەو پارێژ هەف پەیمانات هێت چاوبوو ئەو پارێژ داهاتی ناخود هێت چاوبوو بەڕاستی ئەڤەنجی هەیە پرسیارەیە تۆ نەفتێ بفروشی داهاتی نافخۆی گومرکان داهاتێن فڕۆکخانەن ئەvە بوتە بهێتن پارە هەف پەیمانە بهێتن بەشە پارێکشی بەغدا بهێتن لە هەر توی دەمیداژ هەر قەردار بین هەر توی دەمیداژی موچە درستی نەهێتەمان هەر توی دەمیداژی لێبرینەکانە یاسایش بۆ موچن فەرمانبەرن هەرێما کوردستانە بهێتەکردن بەڕاستیان لەوێرە جێ پرسیارە ئایا حکوومەتە هەرێما کوردستانێ نەفتەی دەکردیان دەفروشیت حتا کو بیگەڕەنگی قەردار بیت دەنگ بە وەزیرە دەدەن وەکو فراکسیۆنە نەوەی نوێ مە چەند پرسێک تایبەت هەنە لەسەر دووسەیان نەفتێ و منی دەمیدا دەمە وەزیر ئەبێ کو ئەبروکە دەست بەکار بیتن ئامادە بن بەرسە باوان پرسیار هەبێت توی دەمی هۆڵا پەرلەمانی کوردستانی دیابیت کە وەکو فراکسیۆنە نەوەی نوێ هەڵویستێمە دەچویت تا ئێستا گلایتان نەکردووە خۆ دەنگی پێدەنیان نا دبینیت لەسەر گوتنێن بەربژێرە وەزارەتە سامانی سروشتی ئایا و دەما دێت وەزارەتێکی مەلەفی وەزارەتێکی وەردەگریتن چەند ئاگاداری دووسان نەفتەیە ئایا چەند دەشێت بە شەفافیت ویداهاتی دیار بکات ئایا چەند بە شەفافیت دەشێت دەستی حزبی د کۆمپانیان پترۆلدا دیرەخیتن چەند دەشێت ئەو کێلگەهێن نەفتین و ئەبروکە بەرپرسێن باڵایان حزبی دەست بەسەروان کێلگەهادا گرتی و بنە یاسایی بتانکەرە نەفتە دەفروشن شێت کۆنترۆل بکات و ئەف داهاتە و ئەف نەفتە بەگەریتن ژ بوو سامانی نیشتیمانی باشە لە سەرەتای کۆبوونەوەکە کارنامەی کۆبوونەوەکە دیاری دەکرێت وەکو 23 پەرلەمانتار داواتان کردووە کە بڕگەیەک بۆ کۆبوونەوەکە زیاد کرێ ئەگەر ئەو بڕگە زیاد نەکرا فراکسیۆنی نەوەی هەلنە هۆڵی پەرلەمان بەردەوامە بێ بدڵنیایی وەکو فراکسیۆنە ناوینێ مەل هەردەم لە هەر ڕوشنێکی مەهەڵویستی خۆی ڕوون و ئاشکرا هەبووە دروشتنە ئەبروکەداژ بدڵنیایی خەلکی هەرێما کوردستان هەڵویستە فراکسیۆنە نەوەی نییە بینن چونکی بەڕاستی بەداخەوە ئەبروکە لەشوینە پەرلەمانی کوردستانێ لەسەر بژێوە ژیانە خەلکی هەرێما کوردستانی کومبیل لەسەر موچە و لەسەر لێبرینە نەیاسایی کومبیل بانگهێشتا سەرۆکی حکوومەتێ و ئەنجومەنی وەزیران و وەزیرێ دارایی بکە ژبووایەکی لەسەر چاوانیە دابشکردنا موشێت ساڵانیدا بهێن بەحەس بکەن لە بەداخە کارنامە پەرلەمانی کوردستانی ئەبروکە کارنامە پەرلەمانی کوردستانیشی لەگۆڕ خاست و ڤیانە حکوومەتە تێتە دانا نەک بە گۆڕەی خاستە هاوڵاتی هەرێما کوردستانێ و ئەبروکە ئەمنینە خەلکی هەرێما کوردستانی لە دوای ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان هەیە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕایگەیان ئێمە هەر 12 پەرلەمانتارەکە دەنگ دەدەین بۆم کاندیدەیە ئایا پێ دوایە ئەوەی کە بەم شێوازە دەنگ بدا نوێنەراتی حقیقی خەڵکەکە لانی بەژارد حکوومەتێدا نەچارن دەنگی پێ بدەن بەداخەوە وافلانیت و بەشدارت حکوومەتێدا کردی لەسەر هەندە ڕێککەوتنی پێشترین حزبی نابەیناواندا ئەبروکە مەجبور بوون فراکسیۆنی توانیت ناوە پەرلەمانی کوردستاندا دەنگی پێ بدەن لێ دڵنیان وەکو فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن هەڵویستێکی جودا هەبیتن و میدەمیژە خەلکی هەرێما کوردستان دەبوو دیار بیتن کینە بشەف ئۆپۆزیسیۆن بڕۆژت حکوومەتێدا و لە دەمی بەرژەوەندی توانشی بەرتەکس دەبن دەنگ دەدەن بە کاندیدێن ئەنجومەنی وەزیران دەنگ دەدەن بە کاندیدێن پارتی لێ هەڵویستە لایەنێن ئۆپۆزیسیۆنیشی بە شێوەیەکی ئاشکرای دیار بیتن کا چەند بەرژەوەندی خەلکی هەرێما کوردستانێدا و چەند دەگەل دەنگی خەلکی هەرێما کوردستانە لەوڕا دڵنیام هەواڵ نوێن پەرلەمانتار ژ فراکسیۆنێکی جدایان یەکگرتووی ئیسلامیە کوردستان کۆمەڵە ئیسلامیە کوردستانە نەوەی نوێن هەڵویستێکی جودا هەبیتن و دەوی دەمیژی دیار بیتن و ئەبروکە نێنەرەتی ڕاستەقینە کی دیگە لە پەرلەمانی کوردستان و کینەژی بۆ مزایدە جار خۆ بە ئۆپۆزیسیۆن دەرەخن و جارجی خۆ بدە سەڵاتێ و ئاب خۆ بەشەکەن سەرێکی نەژی پێکینانە بێ کابینە حکوومەتێ ئێوە لە کۆبوونەوەکە بەردەوامە بن ئەمڕۆکە بایکۆت ناکەم بە شێوەیەک هەڵویستێمە دنابە هەوڵە پەرلەمانی لە دیابیل گۆری سەرۆکاتیە پەرلەمانی کوردستان ئایا ئەو یاداشتا ژلای پەرلەمانتارن بەڕێز بەهاتی ئاڕاستەکردن یەختە بەرنامەکان ئایا ئەو پرسیار و تێبینین مەل سەر وەزارەتە سامانی سروشتی هەین ئەو کەسێک هاتی کاندیدکردنەوە بەرەزی هاتی کاندیدکردن ژوور وەرگرتنە ئەبی پرسی چەند ئامادەبی بەرسیل سەروان پرسابێت ویدەمین ناوە هەوڵە پەرلەمانی کوردستانی هەڵویستێ فراکسیۆنە نەوەی نوێ دیابیت باشە سەرۆکاتی پەرلەمان ماوەی 24 کاتژمێرە داشتێکتان پێشکەش کردووە چ جوابێکی هەبووە تانوکە هیچ بەرسبێک نەبوویەوەک و ئەس ئاگادار داخوازەوەی چەندێکریەک و داخواز بکەن ڕوشنەگە تایبەت سەرێ پرسێ بهێتەکردن ئەوژی کۆنڤەکنا 37 ئیمزاژ بووەیەکی ڕوشنەگە تایبەت سەرێ پرسێ بهێتەکردن ئەوەژی بتنێت دەمکوشتن سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانە بەداخەوە بێژم سەرۆکاتیە پەرلەمانی کوردستان نەشیە سەر بەخۆیان خوب پارێزتن سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی کەتێ ژێر باندوریە حکوومەتێ بەتەمامی ئەوروکە لشینە پەرلەمان چاودێری بسەرکارن حکوومەتێ لێ بەداخەوە حکوومەت
مسيطرة بتمام لسر سروكاتيا برلمان كردستان لغوري خاص وفيانا خو برنامج كار برلمان كردستان جدا باشا كمال تروشم رو دبيت وزيري سامان السروشتيكا پێتان وایە ئەم وەزیرەیە بتوانێت ئەو هەموو کێشەیکە بەسەر ئەم میلەتە هەڵاتوە بەهۆی لەوتەوەیە بەشێکی زۆری و تا ئێستا نوتی سپیدا بەش نکرا وەرزیستان و ئێمەش دەستمان سەر بۆ لێرە شەردنی یاسادا ئەم وەزیرە پێت وایە بتوانێت نوتی سپیدا بەس سەر ئەوە پرسیارەتە کردی من پێشتر پرسیارێک ئاڕاستی وەزارەتە سامانە سروشتی کردبوو ئەوە پرسیارەم و پێڕەنگیم پرسیارژێ کرد ئەوە بەرسەبە سەبارەت بە نەوتی سپی سەبارەت نەفتا سپی و دابەشکردنە بەسەر هاوڵاتیان هەرێما کوردستانەدا الپێنج هەیدە بەرسەبژی بۆ من هاتیە ئەمەژە پێ چەندێکی 1.5 میلیۆن لتر ژە حکوومەتە ناوەندی هاتیمە دابینکردن ji بۆ پارێزگەیان هەرێما کوردستانە ئەوەژی الگۆری خەلکی هەرێما کوردستان تو هەر خێزانێک 1 بەرمیلێ نەفتێ وەرگرتن پێتی بچەندێ پێتی 264 میلیۆن لترە بۆ هەر خێزانێک و 1 بەرمیلێ نەفتێ وەرگرتن ئەوە کوونکە هاتیم ئەنی ڕەنگە ڕبع چارێک خەلکی هەرێما کوردستان دەشێت بەرمیلێکی نەفتێ وەرگرتن ژە حکوومەتە هەرێما کوردستانە ئەمە بەشێک دەبێت لە پرسیاریەوە ئەمڕۆ لە وەزیری بدڵنیایی ئەبە یەکشمان پرسیارە بکومە پێشتر ئاڕاستی وەزارەتە سامانەی سروشتی کردیا و بەرسبژ مەهات ئەوڵانە بۆیەوە جێگای مقنیع ئەمە دەکرێت هە لە هەرێمێکی کوردستان کە هەموو یانی سێ پارێزگای تەنها چارێکێکی نەوت وەرگرێ ئەوە دمینتن سەر فەشەلە حکومڕانی و ئیدارەدانە مەلەفی نەفتێ لە هەرێما کوردستانە تو چاوەڕێی نەفتە بکەی ژ بەغدا چاوەڕێی موچەی بکەی ژ بەغدا چاوەڕێی بودجە گەشە پێدانە بکەی ژ بەغدا چاوەڕێ بودجە و موچە هێزن چەکدارین هەرێما کوردستان بکەی ژ بەغدا ئایا چ شتێکێ بناوێ حکوومەتە هەرێما کوردستان ئەوە جێ پرسیارە بەڕاستی باشە تو نەفتێ دەفرۆشیتە پاڵاوگە هەنە ئایا بۆ نەشێ ئەو بڕامای سەر تەمام بکەین بس مشينا سر خلقي هرما كردستان بلا بكن كو ما فكر روايه وايا چونكي برهمك السروشتي اخا وايا كنت دار اينانو ديتا فرطون خلق دهات وين نظام لا فك خلقي هرما كردستان يجي لتشلزستان يجي اشتا برميلكي نفتنا ورقت امر وزير سامن السروشتي كان ديتا برلماني كردستان يوم متمعني بيدا دەتوان زارێکی نادەینە پەرلەمانتار متمانەی پێدەن دەتوان زارێکی ترم وەزیری سامن سروشتیەکان بێنەوە پەرلەمانی کوردستان ئەم جارە لێ پرسینەوەی لەگەڵ بدەن لەسەر داهاتەکان و ڕەوشی بەگشتینەوە لە هەرێمی کوردستان بدڵنیایی دەما دەست بکاربوونا وەزیر پەرلەمان نەتوانێت مەبەستن پەرلەمان شێتن کردوێتی لەمەوە ڕابردە لە پێشترژی هاتینە ئەنجام لە بانگهێشتکردنا وەزیر و سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت یاداشما ڕاستە سەرۆکاتە پەرلەمانی کوردستانی کردینە ji بۆ یەکی بانگهێشتکردن و کارێکی پەیڕەوی یاساییە وەکو پەرلەمانتار دەشێن بانگهێشتە هەر بکەن بەڵێ دەبێت باشە من دەمهوێت باسی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بکەین دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دوێنێ پرسیارەکەمە چەندە لە بەدریەخانیش کرد دوێنێ ئاریان فاتحیەکێک لە ڕۆژنامە نووسەکان نووسیویەتی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پەرلەمان بۆ بە بەشێک لە حکوومەت ئەگەر لە گۆری ئەوا کوونکە ئەم دەبین و بچاف هێتە دیتن و بواقعیانە خەلکی هەرێما کوردستانی دەبینتن بەلێ پەرلەمان بووە بەشێک دامەزراوەیان حکوومەتە هەرێما کوردستانە نشینە چاودێربی بەسەرکارên حکوومەتە هەرێما کوردستان ئەوروکە بووە بەشێک جی جێبەجێکردنە ئەجیندەیان حکوومەتە هەرێما کوردستانە ئەواتە پەرلەمان ڕۆلە خۆی سەرەکی و ڕۆلە چاودێریکردنەیە بەسەر موەسسات حکوومەتی ژبیر کردە ئەوروکە بووە دار و دەستێکن حکوومەتە حکوومەتی چا دەبێت وەسە بەڕامەی کارە پەرلەمانی تێدادان فراکسیۆنێک بەرپرسەلەوەی کە ڕۆلی پەرلەمانی هاوا لێ کردووە فراکسیۆنی بەشدار لە 10 هەڵاتە ڕۆلی سەرەکیوانش بڵاوازکردنە پەرلەمانی کوردستان چونکی سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانیش لەوان بەدەهێت بڕێ ببرن باشە بۆچی هەوڵ دەدەن پەرلەمانی کوردستان بێ ڕۆڵ بکەن یعنی ئەوان چ ئامانجێکیان هەیە لەوەی کە پەرلەمانی کوردستان بێ ڕۆڵ ببێ ئەگەر بێ ڕۆڵ ببێ کە قازانجەکە لەم بینەیە بێڕۆڵکردنە پەرلەمانی کوردستانیش بۆیەکێ متمانە خەلکی هەرێما کوردستان ئەیدی ببی پەرلەمانی نەمیتن دەمێکیدا بنتین مەرجع هەرێما کوردستانە ji بۆیەکێ چاودێرێکی کارابی لەسەر کارن حکوومەتێ ji بۆیەکێ لەوەی کابینە حکوومەتە هەرێما کوردستانە پەرلەمان نەشێت کارەخوێ چاودێری بە تەمامی بکە لەسەر سازیە حکوومەتێ ji سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەتا ku کیمتری پلا وەزیفەی هەرێما کوردستان دناوە سازیە حکوومەتێدا ji بۆیەکێ نەشێت کارێ خۆ بە تەمامی بکە چاودێریەکە تەمام بەسەر کارن حکوومەتێدا بکێتن ئەوروکە هەوڵاوێ چەندی تێتەدان پەرلەمانی کوردستانی بێ لاوەسکن لێ دڵنیای دەینە خەلکی هەرێما کوردستانێ ڕێگی نادەین پەرلەمانی کوردستانی دیف خواستەوان بهێتە ئەپڕێ ببرن پەرلەمانی کوردستانیان دەبێت لەگوری خاستە خەلکی هەرێما کوردستانی کۆم ببیت و وان بریار و یاسا دەربکات کولگۆری بەرژەوەندی هاوڵاتین هەرێما کوردستانێنە یانژی ڕێکی نادەن کۆبوونên پەرلەمانی بهێنەکردن لەسەر بابەتە ژێک جوداین و هیچ پەیوەستن بژیانە هاوڵاتین هەرێما کوردستانێدا 25 یازدە کۆی گشتی پەرلەمانتاران هەڵوێستێکی جیاوازیانوان لەناو پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوە یاسایی نامێش کۆبوونەوە بەڕێوە چێ ئەگەر ئەم ڕۆژە بڕگەی نەچێتە کۆبوونێ و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان نەبێ بەیەکێک لە تەوەرەکان هەمان هەڵوێست دەنێنەوە 23 پەرلەمانتارە
بدڵنیایە فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن پەرلەمانی کوردستانی هەڵویستێک هەبیتن دناوە هەوڵا پەرلەمانی کوردستانیدا لە سوی هەڵویستی دەهێڵن بۆ هەوڵا پەرلەمانی هیچ اتفاقێکتان هەیە 23 پەرلەمانتارە بۆی کە ڕەنگە لێکنێزیکێکە لایەنی ئۆپۆزیسیۆنی بدڵنیایی ناوە پەرلەمانی کوردستانیدا لێ وەکو هەڵویست ڕەنگە هەڵویستێکی جوداژی هەبن. یعنی تاکید ئەمڕۆ هەڵوێز دەبێت و ناڵن ئەگەر بێتون بەرگەنە چێتە کۆبوونەوە بەڕێوە بچێت بدڵنیایی هەوڵا پەرلەمانی کوردستانە نەوەکو فراکسیۆنەرنی هەڵویستی خۆی تایبەت دەهابێت. دەستە خۆش بە سیپان خان زۆر زۆر سپاس بۆ لەگەڵ من زۆر سپاس دەکەم کاک سیپان سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەدا. بەڵێ عزیزان دیارە ئێستا قەرارە کۆبوونەوەکە دوای چارێکێکی تر دەست پێ بکە دیارە تاوەکوێستاش ئەوەی بە فەرمی ڕایگەاندووە کۆمەڵی ئیسلامی بە هیچ شێوەیەک دەنگ بەم وەزیرەیە نادا و هاوکات یەکگرتووی ئیسلامی دەنگی پێنادا و هاوکات نەوەی نوێ چاوەڕوانی کارنامەکە کە خۆ بزانین لە کارنامەکە چی دەگوزێت ئەگەر بێت ئەم بڕگەی کەس 23 پەرلەمانتارەکە داوایان کرد نەچێتە نێو کۆبوونەوەی پەرلەمان ئەوانیش هەڵوێستی جیاوازیانە بێت بۆ ئەمڕۆ ئەوەی کە سەرۆکاتی پەرلەمان تاوەکو ئێستا کە ڕایگەیاندووە بە هیچ شێوەیەک ئەمە ناخاتە ناو کارنامەی کۆبوونەوەکە بۆیە بە تەکید پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بەشێکی یەکێتیش چەند پەرلەمانتارێک کە هۆکارەکان بۆ گەڕانتۆ لە ماوەی ڕابردوو دیارە پارتی دەنگی بە کاندیدەکانی ئەوان نەداوە ئەوانیش دەنگ بە کاندیدەکانی کاندیدەکەی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان نەدەن. دوای کەمتر لە چارێکی تر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەست پێکە ئێمە ڕاستەوخۆ کات بۆتان وازینەوە ئەگەرمەوە لای هاوکارانم لە سلێمانیەوە. بەڵای ئەمران سپاس بۆ پێشکەشکردنی تەوەرەکەت کە کەمتر لە چارێکی تر پەرلەمانی کوردستان لەسەر دەنگدان لە کاندیدی وەزیری سامانە سروشتیەکان کۆ دەبێتەوە کە بەداخەوە ماوەیەکی زۆرە بەشێک لە پەرلەمانتاران داوا دەکەن پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە لەسەر قسە بکرێت و بەڕگەیەک ئامادە بکرێت لەبارەی قوت و بژێوی ژیانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام جوابی ئەو داواکاریە نەدراوەتەوە بەڵام لە ئێستادا پەرلەمان کۆ دەبێتەوە لەسەر ئەو پرسە. وابزانم بڕگە و بابەتمان نەماشەیدا. بەڵێ کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆژمان دێنین تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتانە هەر لەش ساق بن. دەست خۆش.